بەسەرکردنەوەی یەکێک لە پرۆژە گرنگەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتەجێکنی ئەویش دروستکردنی پردی دەربەندی ڕانەیە. خۆشبەختانە ئەم پرۆژەیە لەوەتەی مقاول دەست بەکار بووە و ستافی سەرپەرشتیارامان سەرپەرشتی پرۆژەکەکەن بە ئاسێکی زۆر باشە ڕوابەڕۆ چ لە ڕووی کوالیتی پرۆژەکەەوە کە جێبەجێکرێت چ لە ڕووی ئەو کاتی کە کاریان تیا کردەوە بەڕاستی. خۆشبەختانە و کۆبینێن ئەم پرۆژەی 24 کاتژمێرکاری تیاکرێت و دەستەی سەرپەرشتیاران بەردەوامن لە سەرپەرشتیکردنی پرۆژەکە و پرۆژەکەش پشت بەخوا لەو ماوەی کە بووی دیاری کراوە ئەتوانین بڵێن زووتر تەواو بێت گەر بەم شێوازە کارکردن بەردەوام بێت. من زۆر خۆشحاڵە بینم خۆم بە خۆشحاڵە بین کە ئەم پرۆژەی بینم بەم شێوە 24 ساعتی کاری تیاکرێت و ئەمە بێتە هۆی بتوانە گێڕانەوەی خەڵک بە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەت و وەزارەتی ئاوادانکردنەوە لە خزمەتی خەڵکی خۆیەتی. بەنسبەت پرۆژەکەش و دیزایانی پرۆژەکەشەوە لە سەرەتای ئەم پرۆژەی ساڵی 2014 لە 2014 پرۆژەکە وا دانرابوو کە بردەکۆنەکە چارەسەر بیانی چاکردنەوە بۆ بردەکۆنەکە بکرێ و سیانە بکرێت. بەڵام دوایی کە ئەسسمنتیان بۆ کرد تەقیمیان کرد بۆ ئەوەی کە بزانین ئەم سیانەیە لە قازانجی پردەکە یانە دەرکەوت هەر بۆ پارەی سیانەیە ئەتوانێت پردێکی تازە دروست بکرێت. لەبەرەوە بڕیارەکە گۆڕا لە کاتی خۆیان کرابەوەی کە هەوڵ بدرێت پردێکی تازە لە جێتی ئەمە دروست بکرێت.